دعوەی سەلەفی سەبەبی ئەمن و ئاسایشە، سەبەبی ئەمن و ئاسایش. یەکێک لەو کەسانەی کە بەردەوام دەیانەوێت ئەو دعوەیە ناشیرنکەن، کاکە ئەمانە داعشیش بێ دەڵێن وەڵا وەلی ئەمرمانە، خوای پەروەردگار ئینتیقامتان لێ بستێنێ. تاکە کەسانێک و لە بیدایەتی هەموو دعوەکانەوە هەموو حیزبەکانەوە بە ئاشکرا ئێمە وتمانە داعش تیرۆرستن، داعش تەکفیرین، داعش دژی ئیمان و دژی ئەم وڵاتەنە، دژی ئەم میلەتەن، دەبێ حەدەریان لێ بکرێ، خۆیان لێ بپارێزرێ و دەبێ ڕەدیان بدرێتەوە بەرەنگاریان بکرێ. ئەوەمان وتۆ ئێمە. چۆن تۆ دەی بوهتان دەکەی کاکە سەلەفیەکان داعشی خەوتون، هاتووە کاکە من دەی سەلمێنم ئەمانە داعشی خەوتون. بەخوا داعش بین لە تۆ ناترسین، بەخوا ئەو قسە حەقانەی کە دەیکەین بەردەوام دەیکەین، بەڵام داعشمان پێ ناحەقە، وڵاتی خۆمان پێ وڵاتێکە، میلەتی خۆمان پێ وڵاتی موسڵمانە، دەمانەوێت ئەمن و ئاسایشی بپارێزین، دەمانەوێت دوعا دەکەین لەخوا خوا بەرەکەتی بخاتە ناو. بەڵام وەکو وتمان کە بلاجکتۆرەکە هەڵبوو، دزەکان، درۆزنەکان، خیانەتکارەکان هەر یەکە لەلایەکەوە کە مەسلحەتێکی خۆی تێک دەچێ، هەمویان دەبنە دژی ئەو ڕووناچیە. ببن یا نەبن، بەفووی دەمی ئەوانە ڕووناچی خۆر ناکوژێتەوە و ناشتوانن ئەو دینە ئەو دعوە حەقە ڕابگرن. لە کۆتاییدا دعوەی سەلەفی یعنی دینی خوا، بەڵام کام دینە؟ ئەو دینەی کە پێغەمبەر و سەحابە لەسەری بووە عەلەیه السەڵات وەسەلام. هەر کەسێک بەو دینە ڕازی نەبێت دیارە تێناگە و خێری بۆ خۆی و بۆ وڵاتەکەی ناوێت.